ساڵانە بڕەپارەیەکی زۆریان لێوەردەگیرێت بە ناوی ڕێگاوبانەوە، بەڵام ڕێگاکان هەروەک خۆیانن یاخود خراپتر دەبن. ئەمە وتەی شۆفێرێکی ناڕازیە و دەڵێت هەست بە نیگەرانی دەکەن. زیاتر لە 12 ساڵە دەست کراوە بە جێبەجێکردنی پرۆژەی دووسایدی ڕانیا دووکان، بەڵام هێشتا تەواو نەکراوە و بە نیوەچڵی ماوەتەوە. هاوڵاتیان و شۆفێران دەڵێن سەریان لێ شێواوە و نازانێن چۆن ڕێ بکەن بەسەر ئەم شەقامەدا. بەو پێی بەشێکی دووساییدە و بەشەکەی دیکەی دەبێتە یەکساییدی دوو ئاراستە. بەڕاستی ڕێگاکە زۆر ناخۆشە، داواکان نەحکومی بەزووترین کات ڕێیان بۆ چاکاتن. دەمێکە ڕێگایەوە ئارێ وڵای زۆر دەمێکە هەوەیە. ساڵ کە ساڵانی سیارانی دەکەیتەوە پارێش دوام دەستێنن بۆ ڕێگاوبان، بەڵام ڕێگاوبانەکان هەروەک خۆیەتی ساناکرێتن. واللهی ئەوەی ڕاستی بێ ڕێگاکەی زۆر سەخت و ناخۆشە، ڕۆژانە زۆرترین قوربانی لێ دەکەوێتەوە. هەروە بێتەوە وڵی داواکاریمانەوەی لە حکوومەتی ئیشاڵڵا هەرچی زووە ئەو جادەی چاکە. وەزیری ئاوەدانکردنەوەی هەرێم دەڵێت لە بەرنمەیاندایە دەست بکرێتەوە بە کارکردن لە پرۆژەکەدا. لەبارەی سندوقی داهاتی ڕێگاوبانیشەوە دەڵێت بەداخەوە پرۆژەکە لە حکوومەت پەسەند نەکرا، بۆیە شتێک نییە بە ناوی سندوقی ڕێگاوبان. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی ڕاپەڕینیش دەڵێت یەکساییدی دوو ئاراستەی ڕێگاکە سەری لە شۆفێران شێواندووە. لە بەرنامە لە هەندێکی نزیکا دەسەکەینەوە بە قۆناغی دووەمی ڕێگای دوکان چاقڕنا. ئەو ڕێگەیە لە 3 قۆناغ پێگەیە. قۆناغی یەکەم لە چوارقڕنە بۆ پردی هیزۆپە کە خۆشبەختانە لە سانە و 5 زیاتر تەواو بووە. بەداخەوە لە ئەنجومەنی وەزیران ئەو بابەتە پەسەند دەکرا. وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەوە بە مافی هاوڵاتیان نەزانین، مادەم پارەی ڕێگاوبانەکانەیەن ئەبێ ئەو پارێ بەکار بێتەوە بۆ چاکردنی ڕێگاوبانەکان. بە دڵنیایەوە لەو شوێنی کە جەنابەت ئیشارەت بێتی بڵە خستەی ڕووداوی هاتوچۆمان هەبووە، لەو شوێنی کە دووساییدا لە ناکاو دەبێتەوە یەکسایید و ئاراستە. ئەلەو شوێنەی ڕووداوی هاتوچۆمان هەبووە. ئەمە چۆن دەڵێ بە تایبەتی ئەو شوفێرانەی کە یەکەم جاریان بۆ شەقامەیدا دەڕۆن چۆن سەر لە شێواوێک دروست دەبێت، بەڵام چی بکەین ئەوە شەقامی تەنیشتی یاخو شەقامەکەی بەرامبەری تەواو نەکراوە. پرۆژەی دووسایدی ڕانیا دووکان لە 2012ەوە دەست کراوە بە جێبەجێکردنی و ماوەیەکی زۆریشە بە نیوەچڵی بەجێ هێڵدراوە سەبارەت بە دەنگۆی دانانی کامێرای خاڵ بۆ خاڵیش لە ڕێگاکە. شۆفێران دەڵێن ماڵ بۆ خۆی نەبوو، میوانیشی بێت دەبێت چی ڕوو بدات. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.